دەستا و دەستکردنی دەسەڵات بە ئاشتی وەکپایی یەکەمی دیموکراسی و ڕێزگرتن لە هەڵبژاردن و دەنگی گەل دادنرێت و لە وڵاتانەش کە هیچ بەهایەک بۆ دەنگی گەل و هەڵبژاردن دانراوە دیموکراسی تێیدا بەرەو پاشەکشە هەنگاو دەنێت بە بڕوای شارەزایانی شەرێمی کوردستان و ئەو دۆخەی کە تێیدایە هەنگاونانە بە ئاڕاستی پاشەکشە لە دیموکراسی. چاودێران پێشیان وایە ئەو دۆخەی ئەمڕۆ لە هەرمی کوردستان دەگوزارێت دەرەنجامی کەشێکی نادیموکراسی و دەستگرتنە بەسەر دەسەڵاتدا و هۆکاری نوێنەبوونەوە و چەقبەستووی دۆخەکەش بۆ ئاڵوگۆڕنەکردنی دەسەڵات دەگەڕێننەوە. سڵاو ڕێزانم کاتتان باش من هەڵەوە بووبەکر کاتژمێردەتان پێشکەش دەکەم تەوەری ئەمڕۆی کاتژمێردە تایبەتە بە ئاڵوگۆڕی دەسەڵات لە سیستەمە حکومڕانەکانی دنیادا. بێگومان زۆری نەمان بە تایبەتی ئەوانەی چاودێری سیاسیین یاخۆت چاودێری دۆخی سیاسی وڵاتەکەیان و وڵاتانی دیکەن دوێنێ شەو بینەری ڕێوڕەسمی ئاڵوگۆڕی دەسەڵات بووین لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە نێوان دۆناڵد ترەمپ و ئۆبامادا. بینیمان کە ترەمپ دەسەڵاتی وەرگرت و ئۆباما دوای دوو خولی سەرۆکایەتی ماڵئاوایی لە کۆشکی سپی کرد. بینینی ئەم مەراسیمە لە وڵاتێکی پێشکەوتوودا لە وڵاتێکی دیموکراسیدا جێگەی سەرنجە بۆ هەر هاوڵاتێک لە هەر شوێ دنیا دەبێت بە تایبەتی بە وڵاتانی دواکەوتوو یاخود نادیموکراسی کە بۆ دەبێت لە وڵاتەکەی ئەواندا بە ئاسانی ئاڵوگۆڕی دەسەڵات نەکرێت بە ئاسانی ڕادەسی دەسەڵات دە کەسێکەوە بۆ کەسێکی تر لە هێزێکەوە بۆ هێزێکی تر نەکرێت. حسی ئەمە مهمەی ئەمە لە چیایە؟ هۆکاری ئەمە چییە؟ بۆ دەبێت لە وڵاتانە بەو شوێ بێت بەڵام لە وڵاتانی ئێرە بە تایبەتی وڵاتانی وەکوتم دواکەوتوو بەو شوێ بێت. ئەوە پرسیاری سەرەکی ئەم کاتژمێردەی ئەمشەوە بە میوانداری هەرێک لە بەڕێزان دکتۆر سامان شاڵی ئەکادیمی و سیاسی کە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە تاوتوێن بابەت دەکەین هەروەها بەڕێز دکتۆر ڕێبوار فەتاح شیکەرەوەی سیاسی کە لە وڵاتی بەریتانیەوە بە سکایپ لەگەڵمانە ئێوەش لەگەڵمان من بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە. سەرەتا دەچمە لای بەڕێز دکتۆر ڕێبوار فەتاح شیکەرەوەی سیاسی لە وڵاتی بەریتانیاوە کە لەگەڵمانە. دکتۆر سڵاو لێ بێم کاتەوە باش. دکتۆر بە پرسیارە سەرەکیەکەم دێمە لای جەنابەت. بینینی مەراسیمی ئاڵوگۆڕی دەسەڵات لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پرسیارێک لای هەمومان دەوروژێنێت کە بۆ دەبێت لە وڵاتێکی ئەو سەری دنیا یاخود وڵاتێک لەم جیهانەداوا بە سانایی و بە ئاسانی ئاڵوگۆڕی دەسەڵات بکرێت بەڵام لە وڵاتی ئێمەدا لە وڵاتی ئێمەماناندا با بڵم ناوچەکەدا ئاڵوگۆڕی دەسەڵات هێن کارێکی خورەز بێت. بەڕاستی پرسیارێکی لای من نەڕۆژان چونکەوە پرۆسەیەکەکەم چاوەڕوان یەکەم بۆ جۆرە بێت ئەگەر لە بەریتانیا دەبێ عینیش بێ لە وڵاتێکی دیموکراسیا بێ هەر هەمان شێوە بێت کە کەسێک کاتەکەی تەواوە بێت دەسەڵاتە هەروە کەسێکی کرد دیارە کۆمەڵە کۆکاری مێژووی و سیاسی کۆمەڵایەتی هەیە لە پشت ئاڵوگۆڕی دەسەڵاتەوە کە ڕاستایی ئەوە هێنێتەوە ئاڵوگۆڕ ڕادە ببێت بەڵام دیارە دەبێت لە وڵاتێکی کابژی بۆ نمونە لە عێراقا یا لە هەرێمی کوردستانە لە وڵاتی یا لە وڵاتی تریشە لەو ناوچەیە پێستێرەکە ئاوا بە ئاسانی دەسەڵات لە شێوەیەکی کە خۆی و ژنەکەیەت و ئەوی تری خۆی و خانمەکەی سڵاو لێکن و خۆ حافیزیەکەن و یان ئەو شتانە لە وڵاتی ئێمانیە دیارە ئەوەش ڕەنگە دواتر باسی بکەن بەڵام دیارە ئەو باسی ڕاستان نابێت لەبەرەوەی کە بەڕاستی زۆر ئاڵۆز لای بەڕێزت بەڕێز دکتۆر ڕێبوار فەتاح لەو قسەی بەڕێز دکتۆر سامانەوە دەست پێ دەکەم کە بۆ ئەوەی ئاڵوگۆڕی دەسەڵات ڕووبات لە وڵاتێکدا بۆ ئەوەی ئەو وڵاتە بتوانێت بە ڕێگای دیموکراسیدا بڕوا پێویستە دەستوری هەبێت. ئێمە دەستورمان نییە بۆیە بەشێک لەو کێشانە ڕوبەڕوومان بۆتەوە. تۆ دەڵێ چی؟ بەڵێ دەستورمانێ چۆن دەستورمانی ئەو دەستورێکە خەڵکێکی زۆر کوردیەکان لە بەغامیسیۆن دەکرێت پێوتێ دەستوری عێراق ئەو دەستوری عێراقا کوردستانیش مرکەچێ و دەستورێ ئەوەی کاڵێ دەستورمانیە بەڕاستەری لێ دەرناچوو بەڵام دیارە سیاسەکانی کوردستان سەرۆکی حیزبەکان ئەیانوێتە بڕی بکەن ئەو دەستورە بخەنە ژێرکیانەوە و خۆیان کۆمەڵە قانون یەکێ پەرلەمانە شەبەکەی خۆیانە دەربکەن و خۆیان بکەن بە حکومڕانی کوردستان. دەستورمانیە ئەو دەستورە لەگەڵەوەی کە من چەندەها وتارم لەکەمەوە لە عیبەکانی بەڵام دەستورێکە ئەتوانێت جێبەجێ بکرێت بەڵام ئەوانی ئەو حیزبانی کوردستان کە خۆیانی بێزنەوەڵی دەستورمانیە ئەوە لەبەر بەرژەوەندی تایبەتی خۆیان
دیارە دەستور تەنها زمانێک نییە بۆی کە وڵاتێک دیموکراسی بێ ئەو دەستورە هیچ نییە تەنها ڕنگانەوەی ئەو دەستگا دیموکراسیانەیە کە لە وڵاتە بەڵام لە هەرێمی کوردستانە دەستگایەکی دیموکراسی نییە یعنی زۆر کەس دەڵێ باسی هەڵبژاردنێک ئاخۆبژاردن تەنها پرۆسەیە کە تەنها ڕوویەکی دیموکراسیە کۆمەڵێک هەیە کە مێژوویەکی دوور و درێژی لە پشتەوەیە ئەو دەستگایانە ئەبن بە بڕبڕی پشتی دیموکراسی ئێستا چەند قەبیلەی کە پێشەوەی بێتە حکوومەتەوە چەندەها لاکی گەورەی لێیە بەڵام کاتێتە حکوومەتەوە لەبەرەوەی ئەو دەستگایانە ڕێگەی پێگرن ناتوانێت ئەو هەموو قسانێک کە ئەیکردووە هەموو بەڵێنێکە یا جێبەجێ بکات بۆ ئەوەی کە وڵاتێک دیموکراسی بێت ئەبێت دەستگا دیموکراسیەکان ئیش بکەن کات بکەن کارا بن بەڵام ئێستا حاڵی حاضر لە کوردستانە ئێستا بەڕاشکایی قسەبسەری و دەست بێنە سەر برینەکان مەسعود بەرزانی لە سەی ڕەش دانیشتووە نەک لە هەولێری پایتەخت دانیشتۆ ئەڵێ کەشمەری بە خەڵکەکان ئەڵێ ئێوە وەرن سەرۆکێکیگە هەڵبژێت ئەمە داڵتەکردنە بە خەڵک ئەمە ئیهانەیە بە هەموو کەسێک سەرۆک بۆ هەڵنابژێرێت پرۆسی دیموکراتی هەیە خەڵک ئامادەکەی ئەسم بۆ سنووری دەنگان ئەمە شتێکی تازە نییە هەر لە ئەمریکا ئەمە پێنج جار کراوە تا کۆن بڕۆ لەو مێژوە کورسی ئەمریکا کردنە بەقەی سلێمانی کۆن بێت بەقەی هەولێریش کۆن نییە یعنی ئەمانە کێشەی زۆر سەرەکین من حەز دەکەم ڕۆشنبیر و سیاسەتانی کوردستان وها بە تیۆری قسە نەکەن یەکە ڕاست لە بنی هەمانەکە بن بزانن کێشەکان چییە چونگاجینا ئەگەر بەم نوع قسەکەین هەتا ئێمە هەر لەم بارەیە سیاسەکەین من بەڕاستی با پێش بڵێم زۆر بێزار بوومەوەی کە لە تەلەڤیزیۆنی کوردیەوە قسە بکەم چونکە هەموو کەسێکە ساعتا لە حیزبێکی سیاسی سەرۆکێکی سیاسی کەسێ ناڵێت ئەمە حیزبە سیاسیەکەی کامە سەرۆکە سیاسیەکە هەمووشیان سیانن چی حیزبن بۆ گۆڕای گەرکی دوانن یعنی گرفتەکە وەیە گرفتەکە حیزبە سیاسیین کە لە کوردستانە هەن بە دەرەجەی یەکەمی پارتی چونکە بەڕاستی پارتی نیوەی کوردستانی داگیر کردووە لە سیەکی ئابەوە ئابی 1996ەوە یەکشی دەمتۆر کردەوە بە کۆمەڵێک بەرژەوەندی کە ناوێرن قسەکەن و نانێ قسەکەن ئەمە گرفتەکەیە ئەگەر ئەم گرفتە چارەسەر نەکرێت وەزعی کوردستان چارەسەر ناکرێت باوەش بڵێم ئەو وەزعی کوردستان بۆ سەرکردانی ئەم بۆ چارەسەر ناکرێت ئەبێ هەمویان بڕۆن چۆنە ڕۆن ئەویان نازە بەڵێ باشە بەڕێز دکتۆر ڕێوار تۆ باسی ئەوەت کرد کە ئێمە تەنها دەستور گرنتی نییە بەڵام مەسلەی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە دەستوری عراقیدا نەهاتووە کە دەبێت چۆن بێت و چۆن نەبێت تاوەکو پابەندی بن ئەم بابەتە کە ئێستا کێشەکە لە کوردستان هێشتا چارەسەر نەکراوە بەڵکو بە پێی یاساکانی هەرێمی کوردستان چارەسەری بۆ کراوە کە وەکو بینید ئەم یاسانە ژۆکو خۆی جێبەجێ نەکراون کەواتە چارەسەری ئەم کێشەیە بۆ ڕۆژمان بۆ ڕۆژە گەیشت کە ئێستا بەرزانی دوای ئەوەی 8 ساڵ لە پۆستەکەی دابوو 2 ساڵیش بۆی تازە کرایەوە لە پەرلەمانی کوردستان ئێستای شووا لە پۆستەکەی داماوەتەوە بۆچی گەیشتین بەم ڕۆژەی کە ئاڵوگۆڕی دەسەڵات نەکرێت لە کوردستان بۆچی نەگەیشتین بۆ ڕۆژەی کە لە جێگەی بەرزانی کەسێکی تر ئەگەر لە پارتیش بێت ئەگەر کوڕی بەرزانیش بێت کەسێکی تر لەو پۆستە دەست بەکار بێت بۆ ئەوەی خەڵک لانی کەم دڵی بە هەڵبژاردن و بە ئاڵوگۆڕی دەسەڵات خۆش بێت وەکو وڵاتانی تری جیهان وەڵامەکە زۆر ئاسان چونکە دەستگای سەرۆکایەتی هەیەن دەستگای ئاسایشی نازان کوردستان پاراستن کۆمەڵی دەستگایکی هەیە ئەو دەستگایانە نادەستورین بە دەستوری عێراق نابێت دەستگایەکی وا هەبێ بە گۆرەی دەستوری عێراق کە مەسعود بەرزانی و جەلال تاڵەبانی و شورا مستەفا و هەمویان ئیمزا کردووە ئەوان دەستورەکان نووسیوە دەستگای سەرۆکایەتی هەیە ناشەرعیە نابێ هەبێ ئەبێ بڕوە ئەتوانێت سەرۆکێکیان هەبێت کە لە پەرلەمانەوە هەڵبژێرێت ئەو سەرۆکە کۆمەڵێک دەسەڵاتی ئەوەی کە پێڵێن بەخێرهێنان دەسەڵاتی بەخێرهێنانی هەبێت بەڵام نابێت کەسێک بێت وەکو سەمجی وەکوێکێک لە پادشاکانی زمانی زۆر ڕەفتار بکات مشکل لەوە گرفتەکە لەوە دەستی پێکرد کە پارتیەکێتی ڕێکەوتن قانونی سەرۆکایەتی هەرێمیان نووسی و مەسعود بەرزانیان کرد بە سەرۆکی هەرێم هەروەها لە بەرامبەر ئەوە جەلال تاڵەبانی دیوازانە 1000 ساڵ عمری بێ بوو بە سەرۆکۆماری عێراق ئەو وەختەش خەڵک ئەمانە هوشیار نەبوو بڵێ با بە ئەمانە شەرعینین حیزبەکان خەڵکیان خەڵەکان و بەو جۆرە ئێستا گەیشتونە جێگەیەک کە دەچوون لێی زۆر زەحمەتە تەنها بە ڕاپەڕینی خەڵک نەبێت یانەوەکە وەزعێکی کە دەتە پێشەوە کە پارتیشێتی چۆنێک تا مەعزەقەی تێکەوتون نازان چۆن بنێدەرەوە نابوود بکەن
جینا بەڵێ سوپاس دەکەم دکتۆر ڕێبوار سیاسیانەی ئەمڕۆ ئەو وەزع چارەسەر ناکرێت. بەڵێ سوپاس دەکەم دکتۆر ڕێبوار دەبێت بەڕێز دکتۆر ڕێبوار دکتۆر سامان ئاماژە بۆ دەکات کە ئەوە تا بارزانی داوا دەکات کەسێک لە شوێنەکەی دەست بەکار بێت ئەوە لایەنەکانی ترن خەڵکیان تەقدیم نەکردووە بۆ ئەوەی ئەو پۆستە وەربگرێت لانی کەم بۆی بەرزانی تاقیکەنەوە بزان تا چەند ئەم مەسیجێکی دروستە. وڵی من زۆر بەداخۆم کە دکتۆر سامان هاوڵاتیشی ئەمریکی و زۆر قساناکە بەڕاستی زۆر بەداخۆم هیچ وەڵامێکم لێ بۆ بەڵام حەز دەکەم وەڵامی بگەڕێن بۆ وەڵامی دەستورەکەی حەز دەکەم دکتۆر سامان و بە هەموو بینەکانی بڵێم کە هیچ قانونیەک نییە لە عێراقی فیدراڵە بە کوردستانەوە بەقەدەر دەستوری عێراقی هێزی هەبێ لەبەرەوەی نووسا و خەڵک دەنگی بۆیاوە هەرێمی کوردستان حاڵی حاضر لە نەبوونی دەستورێکی هەرێما بەڵێ بەژێر پێوە دووەم کە دەسەڵات لا ئەچێت ئەبێ مەسەڵ بەرزانی خۆی بڵێ من فەرمیەوەیەکی دێن نەخێوانییە یعنی زۆر تێنە دکتۆر زامانە وڵاتێکی دیموکراتی واتە پێنج سەر کۆمەر گۆڕاوە کە چی واڵێ بە ئایا لە ئەمریکا وایە نەخێر مەسەڵ بەرزانی وەختی تەواو بێ بڕوات لە حیزبەکانی کە بڕیارە نابوو لە پەرلەمانەوە هەڵی بژێنەوە کێشەکاتێتە پەرلەمان بەڵام مەسەڵ بەرزانی جادی کێشەکە لە پەرلەمانە خەکا پەرلەمانی پێشی یعنی ئەمە هیوادارم ئەوە نەبێتە لە هەولێرە وکات ئەم بەڕاستی ئەوە چاواشەکردنی خەڵکە زۆر بەداخۆ یعنی بەڕاستی وەڵامی نییە ئەو پۆستە بۆ مەسەڵ بەرزانی دابڕاوە دەندەکانی یەکەیەکە چەندرەوە یانە هیچ خەڵێکان نەمدیوە نەبێت بڵێ خوێنەواری ئەم پۆستە ئەو کەسێک ئەچێتان بەستەوە ئەبێت کۆ بێت لە هەموو جێگەیەکاڵێ ئەبێت بەچووی بڵێ زان کۆ بێت لەو قانونی هەرێما ئەوەی نییە چکە مەسەڵ بەرزانی خریدی زانکۆ نییە هەرەوەیە کۆمەڵێشتی کە بەری مەسەڵ بەرزانیا بڕاوە کە بەن ئەو پەرلەمانەش ئەویان ئەو قانونیان داناوە ئەو قانون ناقانونیە ئەو پەرلەمانەش ئەو قانونی داناوە کۆمەڵێک نەزانن کە ڕۆژێک دکتۆر ڕێبوار دکتۆر ڕێبوار بەڕێز دکتۆر سامان شاڵی باسی ئەوەی کرد کە گەل پێگەی گرنگە لە مەسلەی بڕیاردان لەوەی چێ سەرۆک بێت چێ نەبێت چێ بڕات چێ بمێنێتەوە منیش پرسیاری ئەوم لێکرد کە پێگەی کەسەکان خۆیان چەندێکە ئێمە دایان سەرکردەمان هەیە لە وڵاتانی جیان خۆیان بڕیاریان داوە پۆستەکە بەجێ بهێڵن پرسیاری بۆ بەڕێزیشت ئەوەیە کە لە کوردستان چۆن ئاڵ و گۆڕ دەکرێت ئێستا دەبێت لەم کوردستانی ئێمە هەمانە کە ماوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان 10 ساڵ تەواو بوو دوای ئەو ماوەی کە درێژیش کرایەوە ئێستا گەیشتونێتە دۆخێکی چەق بەستوو پێت وایە گۆڕانکاری لەم هەرێمەدا بە دیموکراسی یاخود بە دیکتاتۆری بە ئاشتی یاخود بە غەیر ئاشتی کوردستان بەرەو شوێ دەڕات چارەسەری کێشەکان لە کوێن ینی ئەمە جارێک هاجاوتمە کوردستان ڕوبەڕووی داهاتوێکی زۆر زۆر ڕەشە بێتەوە تا حاڵی حاضر بکەوە هیچ بە کوردستانەکان بە پارتیەوە کە زۆر پەناخراون و جێ خۆیان هەم لە عێراق لە دەستداوە هەم لە ناوچەکە هەم لە جیهانە حسابیان بۆ ناکرێت هەموو کۆمەلگەی نێونەتەوەی ئەزانێ ئەوە کۆمەڵێک گروپی گەندەڵ لەو ناوچەیە کۆمەڵێک سەرکردن سیاسی گەندەڵن کە بستامان و بەرژەوەندی خەڵک بۆ خۆیان بەکارێنن هەموو بەڵی وڵاتانی ئامادەیە ئەزانێ کە ئەو سەرکردانەیەکەیە هەموو ڕۆژە لە دەرگەکانیان تۆنینەوە کە ئەو سەرکردانێتی خاوەنی چەند ملیار خاوەنی بمارکن لە بانکەکانی ئەوروپایان پڕ کردووە لە کوردستانە سیاسەت تەنها سیاسەت نییە ئەو کەسەی کە سیاسیە سەرکردارێکی زۆر زۆر گەورەشە چاوەنواری ئەوە نەکەی مەسعود بەرزانی یان ئەوانەی کە لە ژێرەوە یا سەرکردەکانی یەکێتی بە ئاسانی واز لە پۆستانە بێنن زۆرێ لەو شاخە بوونی چیان نەبوو ئەمڕۆ لە فڕێکە هاتووەتە ناو شارە و دەسەڵاتی خەڵکان بەخەڵکە فەرز کردووە ناڕۆن تەنها یانەوە تا کۆمەلگەی نێودەوڵەتی بیان خاتە ژێر پرسیارە و لایەن بەرێ ڕەنگە چەند ئەوە بکات دژی چەند زۆر بە ئاشکرا دژی گەندەڵی و باشە دکتۆر ڕێبوار یعنی
تۆ پێت وایە کە هێزەکان لە کوردستان پارتی دموکراتی کوردستانیش تەنها لەسەر ئاستی عراقیش پێت وایە کە خراوەتە لاوە و ڕۆڵیان ئەوەندە نەماوە و وەکو تۆ باست کە بەڵام ئێمە ڕۆژانە بینەری هاتنی چەندین سەرۆکی وڵاتان و سەرۆکوەزیران و وەزیری دەرەوەی وڵاتانین بۆ هەولێر و لەلایەن سەرۆکوەزیران و لەلایەن بەرزانی و پێشوازیان لێ دەکرێت. ئەزانی بۆتی زۆر وەڵامەکەی زۆر ئاسانە علمێکی زۆری پیانێ چونکە بەرزانی کوڕی کوردیا بە کوشت بۆ بەناوبردننی داعش بۆی پێگەی خۆی هەم لە ناوچەکە هەم لە کۆمەلگەی نێودەوڵەتیان بەرزبگرێت. ئەوە یەک مشکلەی گەورەی گەندەڵیە. دەنا ئێستا ئەگەر کوردستان دەسەڵاتێکی ڕاستەقینی پیا بوایە و ئەرکانێکی جێیشە بوایە و کوردستان لەشکری هەبوایە بەو جۆرە بەشداری ناکرد لە شەڕی داعشا بە جۆرێکی تر بە ئیتفاقێکی تر. ئێستا بەرزانی لەژێر قیادەی بەغایە لەژێر قیادەی عەبادیە شەڕی داعشەکە. ئەمە قسەی من نییە، قسەی ستەیت دیپارتمنتە. لەکوێ ئێمە گەیشتینە ئێرە لەوەکە گەیشتین کە ئێمە خەڵک ئاردیزۆ کردین وەکو هێزێکی سەربەخۆ، بەڵام لەسا وەکو هێزێکی سەربەخۆ کار نابوو نابێت. کەی ئەو شەڕی داعشش تەواو بوو ئەو کارەشان نە بە هەولێرە دێنێت ئەو مەسئولەداری نە بە کورد. ئەوەی کێشە. بەڵێ سوپاس دەکەم دکتۆر ڕێبوار فەتاح. دکتۆر سامان پێی وایە کە بەشی ئەو کێشانەی کە ڕوبەڕووی کوردستان بووەتەوە هۆکارەکەی ئەوەیە سازان نەکراوە لە کوردستان لە نێوان لایەنەکاندا، پابەند نەبوون بەو سازانەی کە لەسەری ڕێکەوتون بۆی دۆخی سیاسی هەرێم بەڕێوە ببرێت. بۆیە کوردستان لەم چەند ساڵە داوای لێ هات و کێشە سیاسیەکان ڕوبەڕووی هەموو گرێشوێرە سیاسی بوونەوە. نەخێری دوانیە ینی بەداخۆکایە پێ بڵم بەڕاستی ئەگەر ئێمە دەست ناخین سەر برینەکان مشکلەکەمانەوەیە. ئەگەر کەسێک دەسەڵاتی مەسئول بەرزانی سەرۆکایەتی هەرێم و بنەماڵەی بەرزانی نەختا دەژێت پرسیارەوە هیچ گرفتێک نەبوو. ئەگەر هەموو حیزبەکانی کوردستان بەلی کوردستان معاملەی بنەماڵەی بەرزانی وەکو ئەوەی سەدام حوسێن کرداری و تۆ ڕئیسی قایدیت و حیزبی بەعد حیزبی قایدە هیچ گرفتێک نابوو. گرفتەکان لەوە دەست پێکەن کە گۆڕان و حیزبە ئیسلامیەکان دوای بۆبدانێکی هاتەپاڵیان وتیان کابێت سەرۆکی هەرێم لە پەرلەمانەوە بژێرێت. مەسەڵ بەرزانی ئەمەی ناونا بە ئەمە قسەی خۆیەتی دوو ئیدارەیی ئەمەی ناونا بە کودەتا بە ئینقلاب ئەمەی ناونا بە زۆر شتی تر کەمەند دیارە کۆمەڵێک خەڵکی شخصەتە بازاڕەوە کە ئەو قسان ئاگەر لەدەدا خۆی نایکا، بەڵام خەتی پارتی زۆر واضحە و زۆر ڕوونە بەڕاستی لەوا کە پارتی بە دەستخۆشی لێ بکرێت بە پێچەوانەی یەکێتی گۆڕانەوە. پارتی ئەگەر پارتی قبول نەگرت وەکو حیزبی قاید چۆن حیزبی ڕاستی سەپان بوو، ئەگەر مەسئول بەرزانی وەکو قایدی ئەو حەد قبول نەبێت ئەوە هەموو شتەکان تێدەچێت. و ئەگەر نەشت دەرەوایێت وەکو لە سوێشی ئابادی ومانە وەکو پێشتر دوومانە وەکو هێتا ئۆردوبان بخۆی لە ئۆردوبان بیکردێتەوە. یعنی ئەمە درستەکانە ینی پارتی یەکێتی دیموکراتیان سمۆمیە. یعنی بەڕاستی هەرچی قسێ خۆمان نەخۆتێنین. باشی وە کازان چییە؟ نەزانم کازان چیان کازانە بەڕاستی کازان دەپێشەوە. هەڵبژاردنەیە و هەڵبژاردنەکەی ئەندامی پەرلەمان هەڵەبژێری. ئەندامانی پەرلەمان لە بینی خۆیانە بەڵێ دکتۆر ڕێبوار انتخاباتە پێ و وایەوە لە دەرەوە چون ڕفان ڕێکەوت ئەلەمە نادەم. بەڵێ باشە دکتۆر ڕێبوار، من کۆتا پرسیارم لە بەڕێز دەکەم. خۆت دەزانین دۆخی سیاسی هەرێمی کوردستان و دۆخی داراییش دۆخێشی زۆر نالەبارن و خەڵک تەواو بارگران بووە بەو کێشە سیاسی و داراییانە. ئێستا پەیامی تۆ چییە و پێت وایە چارەسەری کێشەکان چۆن دەکرێت و ڕۆڵ و پێگەی لایەنە سیاسەکان و تەنانەت خەڵکیش چییە بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکرێن؟ چارەسەر چییە؟ بە قەناعەتی من چارەسەر ئەوەیە کە ئەبێ پارتی وێشێتی خێنە ژێر فشاری خەڵکەوە بۆی کێشەکان چارەسەر بکەن. ئەگەر نەخدە ژێر فشارەوە ئەڵێم فشار کەلیمەیەکی دیپلۆماسیە نابێت زۆر لەسەری بڕۆم. ئەبێ بخێنە ژێر فشار ئەجینا پارتی وێشێتی بە تایبەتی پارتی واز لەو هەموو دەسەڵات و سەڵتەنەتە نایەنن بۆ خەڵک. ئەوانە خەڵک وەکو مریدی خۆیان حساب بۆ خەڵک واتن.
ئەگەر خەڵک توانی ئەو دوو حیزبە کۆنترۆل کاتن یان خە دەجێ ڕێکێکی خۆیانە و فشاریان بخاتە سەر و ئاڵوگۆڕیان تیا بکات بەڵێ گۆڕانکاریە بێت بۆ ڕەنگە ئەو فشارە لە بنکەی سیاسی خۆشانە بێت چونکە بیرێ نەچێت ئەو سەرکردانەی سیاسیانی پارتیەکەتی تەنها پارتیەکی سیاسێک نەیاوە حیزبەکانی خۆشیان کرداوە تۆ بزانە پارتی لە حیزبێکی گەورەوە بە چی زانێن کێتی لە حیزبێکی گەورە چی یاسوە یعنی ئەمانە گرفتی زۆر گەورن جا بەڕاستی من یعنی من کەسێکی سیاسی نیم بەڵام چاودێرێکی سیاسیم ئاگام لەوەی وڵاتەکەیە بەڵام ئەمەم ئەزمون هەیە لە سیاست لە دنیا کە بزانم پارتی یەکێتی خۆ سەرکردەکانی پارتی یەکێتی خۆیان ناگۆڕن بەڵکو ئەبێ فشارێکی زۆر دەوریان بکرێ بەسەر ڕێنە کۆمەلگای نێودەوڵەتیش کرد ئەو کێشەوە بۆ گەرستان لە کوردستانە یعنی بزوتەوەیەک دامەزێ کۆمەڵی خەڵک سەرکردە کۆ بێتەوە و ڕەنگە ئەو سەرکردانە هەر لەوانەوە بێت ئەمڕۆ مامۆستاکانم خۆیان ڕێکخستە و بۆیکۆتی ئیسلامیان کردووە شانزدە کەسێکیان کۆ بێتەوە چەند ببینە ڕەنگە کارێکی باش بێت وەزا ئەمریکاش بۆ وا بێت. بەڵێ بەڕێز دکتۆر ڕێبوار فەتاح شیکەرەوەی سیاسی سواز بۆ بەڕێزت کە لە بەریتانیاوە لەگەڵمان بووی هەروەها بەڕێز دکتۆر سامان شاڵی سیاسی و ئەکادمی سواس بۆ بەڕێزیشت کە لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوویت. بینەرانی ئازیز و خۆشەویستی کێنن سواس بۆەوە کە تاوکو ئێستا بینەری کاتژمێر دەبوون سواس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە تا بەرنامەی داهاتوو هەر شاد بن.